سڵاو ئازیزان لە ئەڵلقەیەکی دیکەدا درێژە دەدەین بە بابەتی قۆناغەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بە میوانی زۆر بەڕێز دکتۆر هەردی مەهدی بینەرمان بن. دکتۆر بەخێر بیت. جاری پێشوو لە ئەڵلقەی پێشوە لە تقریبا قۆناغی قازی محەممەد ڕاوەستین بەڕێزت پێتوە بوو سەردەمی قازی محەممەد جۆرێک لە بڵین دابەزاندن لە ئاستی تموحاتی کورد لە سەربەخۆیی و بۆ ئۆتۆنۆمی ئەبیندێت. پێت وایە ئەمە هۆکارەکانی چی بوونیان؟ بابەتی پێشومانە باسی ئەومان کرد کە گەشتینە سەر دۆخێک کە تایە لە ڕووی تیۆریەوە و لە ڕووی وەکوڵی بلقوەوە کوردەکان ئاواتیان ئەگەر بوون هیوا وەرگین خۆی بوون وەرگین ژێکاو وەرگین ئەمە ئامانجیان بریتی بوو لە بەدەزێنانی سەربەخۆیی کە تایە هەم خاک هەم شکۆی ئینسانی کورد بۆ هەر چوار پارچەکە وتیایە پەیمانێکی زۆر گرنگ لەدایک بوو باسی پەیمانی داڵانپەڕەکە تایە ئەم هێزانە هیچ کامیان لەسەر حسابی پارچەکەی تری خۆی پێشخستنی پارچەکەی خۆی پشت نەبەستێ بەدایکەری پارچەکەی دیکە. ئەمە زۆر لە ڕووی نەزەریەوە بمان توانایە ئەمە تیۆریزەکەین لە بزنەوەی ڕزگاری خوازی کوردیا بەدڵنیایی زۆر لە کێشەکانی ئەمڕۆی بزنەوەی ڕزگاری خوازی چارەسەر بوون بۆ ئایندەش بزوتنەوەیەکی ساختر و ساغڵەمترمان دەسەکەوت. بەس پێتوانی بەڵامەوە بە قوترێک واقعەکە ئێمە لە سایی نەزم و شیرازەی کۆمەڵی گەلان عوسبەت الئومەم و نەتەوەیە گرتوەکان کە تایە واقعگەرایی نوێ زاڵە بەسەر دابشکردن و سنوور و ڕێزگرتن لە دەوڵەت بەر لە مرۆڤ بەر لە پێگاتەکان بەر لە کۆمیونیتەکان کە تایە شناسیان جیاوازە و ئەکری ئەوان لەبەرەوە نەتەوەیەگرتوەکان دروست بوو بۆ دەوڵەتە یەکگرتوەکان نەک بۆ نەتەوەکان و لەسەر ئەساسی ئەو پەیماننامەدێرینەی وێستیڤالیا کە تایە تا ئەمڕۆژ سایی لەسەر دەوڵەت نەتەوە و سنوورەکان تایە مقدەسترن لە هەویە لۆکاڵیەکان یاخود ئەوانەی کە جۆرە ئەم واقعی کە دەچلەکانە بەسەر دۆخی جیهانیایەت بەدڵنیاییەوە لەم ناوچەیە بەسەر ئەگەر جارێک بەسەر ئێران بێت یا بەسەر عێراق بێت بینیمان چۆن کورتای ڕەشە عەلیگەرانی سەرکوتەکرێت چۆن بزوتنەوەی توودە و کوێ ئەوانە لە ئاخری چلەکانە و لە پەنجاکانە ئەوانیشیان دەستکراوە نابن. بۆ کوردستان دوو جار ئەم سیاسەتە باڵە کێشە بەسەر یەکەم لەبەری کورد دەوڵەتی نییە ئەوان لانی کەم دەوڵەتێکیانەیە ئەگەرە چیر بێت ناڕازیش بێ. دووەم کورد لە جیاتیوی گوتارێکیە بێت چوار گوتاری جیاوازیە بۆ بەرامبەر چوار دەوڵەتی جیاواز بێجگە لەوەی کە کۆڵۆنیالیزم هێشتا لەم ناوچەیە وجودی هەبوو ئەوەی کە بۆ منە کۆماری کوردستان کە قازی محەممەد لە هەناوی ئەوە مۆدلە دروستەکە بە ناچارە بێ ژێکاف هەڵۆشێنێتەوە هەڵۆشاندنەوەی ژێکاف خۆی بخۆی تەسلیم بوونە بۆ ئەمری واقعی ناچارە لەبەرەوەی کە رووسیا بڵێن زڕباوکی ئازربایجان و کۆماری کوردستان لە مەهاباد بۆیە ئەوان مەرجەکان ئەوەیە کە نابێ بەم فۆرمەی ژێکاف کە داوای سەربەخۆیەکە دووەم سەقافەیەکی سۆڤێت سەقافەیەکی ناسیۆنالیستی نیە و دەماری ناسیۆنالیستی لەوێ هیچ ینی بازاڕێکی نییە. سێمیش لەسەر ئاستی پەیوەندیدەڵەتەکان یەکێتی سۆڤێت نەی ئەویست لەگەڵ هاوپەیمانەکانیە لەسەر کورد بکەوێتە ناکۆکیەوە کە بریتی بوون لە ئەمریکا بریتی بوون لە بەریتانیا کە هەردووکیان پاڵپشتیکەری سەرەکی ئێرانێکی بەهێز بوون بە پێتەختی تاران. ئەم دۆخە قازی محەممەدی وا لێ کرد لەژێر جەبری ئەم دانپیانانە پەنجەنەرم کە لەگەڵ سیاستەکەیە ئەوها دروشمێکی دانا دروشمی دیموکراتی بۆ ئێران ئۆتۆنۆمی بۆ کوردستان ئەگەر چی ئەمە بەناچاری قبول کرا بەڵام بەداخۆ دوای قازی نەتوانرا ئەو مۆدلە تێپەڕێنرێ تەنانەت بە مۆدیلی قازی محەممەد ئێمە ئەزا بینین پارتی دیموکراتی کوردستان لە کوردستان لە باشوور دروستە بێت لە شوێنی دروست هەمووی پاشکۆی وڵاتیە دکتۆر لە دوای شەهیدبوونی قازی وەزعەکە زۆر خراپتریشە بێتەوە ئەبین نازانم ئەگەر وا بێت لە دوای ساڵی 50ەوە هەر حیزبی دیموکراتی کوردستان ئەبێتە بەشێک لە حیزبی توودەی کۆمۆنیستی ئێرانی مەلا مستەفای بارزان ئاچێتە رووسیا و ئیتر مستەقبل مەجهول کەس نازانێت چی ڕۆیە پێتوانێت بەجارێکدا ڕمانە لەوێ هەرسی کۆماری کوردستان لە مەهاباد تەنیا زەرەی لەو جوگرافیانەیە کە ئێمە ئیتیا بوون بەڵکو پێچەوانەشەوە تەنان ئەو ڕیوایەتەش زۆر
زۆر ڕواایەتێکی دایکەرە کە پێی وابوو ئەڵێ قازی محەممەد وتی من خۆم تەسلیمەکەم بۆی گەلەکەم ئازارنیان نا چەند ڕۆژە دوای قازی لە سەرداردانی قازی لە مەدانی چوارچرایە بەڵگەنامەکان لە بەردەستمانان خۆزگە توێژە باشەکان هاتن ئیشیان تیا کرد ڕۆژانە ئەچنە ماڵەکانەوە خەڵکەگرن و یا لە سەرداریانە یا زیندانیانەکەن نەگەر ئەوەی کە جوگرافیەن دەوڵەتەکە ینی حکوومەتە لۆکالەکە لەبارە برێت بەڵکو حیزبی دیموکراتیش چالەکانی قەدەغە ئەکرێت دوای ئەوەی کە ئەوە جاریەکەم ببینە ینی سەرکوتەکرێت لە ڕووی چالاکی سیاسیەوە سەرکوتکاری دووەم کە کورت خۆی بەداخەوەمی هەڵبژارد ئەبێ بەلقێکی حیزبی تودا لە پەنجاکانە بەس ئەو حیزبێکی شیوعیە یعنی چی بوو حیزبێکی نەتەوەی ئەوێتە لقێک لە حیزبێکی لەبەرەوەی کە یەکەم دەوڵەت نەتەوەی ئێران باوەڕی بە نەتەوەی تر نییە هیچ مەجارێک چالاکی نییە ئەو چۆن قازی ناچار بوو کە دان بنێ بە ئۆتۆنۆمیا لە بری سەربەخۆی و مەسیری بزودنەوەی ڕزگاری خوازی کوردی وەرچەرخێنێ دیسان حیزبی دیموکراتیش کەم هیچ مەجارێکی نەفەس نەبوو بەڵام ئێمە بینین لە 53 بەدووە لە 51 بەدواوە تقریبا ئۆپۆزیسیۆنێکی بەهێز بەڵام دوو باڵی هەیە باڵێکی ئێرانی میحوەرە کە هیچ لەگەڵ کوردانە ئێکناگرێتەوە دووەم باڵێکی چەپ میحوەرە کە تو دەڕابەرایەتیەکە ئەم دوانە مەجاری چالاکیان هەیە هیچ کامیان باوەڕیان بە نەتەوایەتی کورد نییە و ئەسڵن دان بە کوردانانەوە کوردنەوەی ئێستش لەگەڵا بێت تەنانەت ئێستا حیزب چەپە کوردەکانیش دیسانەوە هەر هێشتا لەژێر هەژمونی ئەو ڕیوایەتە ماون ببینە باڵەکانی کۆمەڵە تەنیا یەک باڵیان نەبێت کە تا ئاستی کوردستانی بوون کارەکە ئەوان تر باوەڕیان وایە لە چوارچێوەی بزودنەوەی چەپگەرای ئێرانیە ئەبێ کار بکەین و ئێرانی بوون نەتەوەیە لای ئەوان لە بری کورد بوون کە ئەمە کێشەیە یعنی هێشتا ئەمە حل نەکراوە بەڕاستی یعنی جۆرێک لە بەس کۆمەڵی زەحمەت بەڵێ کۆمەڵی باڵی عەبدوڵای موحتەدی و باڵی بەس باڵی کاک ڕەزای لە دەرچێ کۆمەڵی زەحمەت کێشانی کوردستان کە لەم ئەخیرە ئەعلانی خۆیان کرد ئەوان کوردستان میحوەرن سەرڕای هێشتنەوەی میراتە چەپەکە بەڵام ئەوان کوردستان میحوەرن و تێگەشتون کە چەپی ئێرانی ئیتر ناتوانێت چتری پارێزەری چالاکی تۆ بێت و ئەمە هەر لەم کاتەشە ناکە ئێستا بێ کۆمەڵە لێ تێبگا دیموکرات هەرچوو لەمە تێگەشت یعنی تۆ ببینە لە ساڵی 79 ئیتر کات لە هەژێر هەژمونی چەپایەتیە دەریە دیموکرات و ئەو بوژانەوەی کە ڕوئەیە لە دیموکراتە بەر لەوەی شۆڕشی گەلانی ئێران کە دوایی ئیسلامیزە ئەکرێت بەر لەوەی ئەوە دیموکرات ڕزگارکە بە پێچەوانەوە ئەو گەڕانەوەیەتی بۆ ناو محوەری کوردستانی بوونەکە دیموکرات ئەبوژێنێتەوە بەڵام بەگشتی بزودنەوەی ڕزگاری خواز لە دوای کۆماری کوردستانەوە لێدانێکی کوشندە ئەخوا تا 1961 بەڵێ تا بوژانەوەی لە باشووری کوردستان بە شۆڕشی ئەیلول و مستەفا بەرزانی و پارتی دیموکراتی کوردستان پێشەوەی بینە سەر باشوور ئەمێ لە شوێنێکە ڕاوەستم بگرەمەوە بۆ پێشتر لە ڕووی سەقافیەوە مەسەن ئێمە سیرەکەین لە ئەحمەدی خانی کە سەدەی 16 سەدەی 1650 بەدوا باش سەدەی حەڤە دوای ئەوە حاجی قادری کۆی دوای ئەوە خانای قوبادی ئەمانە هەموو لە ڕووی سەقافی و ئەدەبی و کەلتوریەوە بزوتنەوە ئەگەر ناوی بنێن بزوتنەوە یا هاوارێکی نەتەوەیی ڕۆشنگەری دروست دەکەن بۆچی ئەمە هەر لەو سەردەمەوە با بڵێن جۆرێک لە هارمۆنیکی بوون لەگەڵ عقلی سیاسیەکان میرنشینەکان بەلایەنێکەمەوە میرنشینی بابانە ئەردەڵانە سۆرانە بەدرخان بۆ لەگەڵ ئەوانە هەرمۆنیک نابێ ینی بەس لە ڕووی سەقافیەوە مەسەلە نەتەوەییەکان پێشەکەوێ پێت وایە لە ڕووی سیاسیەوە پێش ناکرێت وارێکی زۆر بەجێ سۆران ئێمە لە ڕووی ڕۆشنگەریەوە لە ڕووی میراتی ڕۆشنبیریەوە هیچمان ئەگەر بمانتوانە لە سەدەکانی دواترە ئەم جۆرە تیۆریزەکردنی کە پێشتر بۆمان کراوە بمانتوانێت تەرجمەی سەر دنیای واقعی بکەین لە زانکۆکانمانە لە کایە سیاسیەکانمانە لە تێگەیشتن و پێگەیشتن یەکترا لە کۆمونیکیشنی کۆمەڵایەتی و سیاسی و کللتوریە بمانتوانێت ئەمان تەرجمەکەین لەو چێ زۆر کەمتر بزودنەوە سیاسەکەمان کێشەی هەبووە بۆچی بزودنەوە سیاسەکە نەیتوانیوە ئیلهام لەم جۆرە خەباتە وەرگری ئەمە تۆ ببینە شۆڕشی فەڕەنسی ئیلهام لەو ڕۆشنبیرانە وەرەگرێت کە بەر لە خۆی بەر لە خۆی ئیلهامی وەرگرت لە کاتی خۆیان نیان بینی و بەشێکی زۆریان دەوڵەت نەتەوە ئیلهامی لەو میرات و بوژانەوە ڕێنسانسە وەرەگرێت کە بەر لە خۆی ڕوویاوە ئێمەش لەم حاڵەتەیە ینی بەڕاستی حەڵقەیەکمان هەیە ئەگەر تۆ مێژووی جوڵانەی ڕزگاری خواز بنووسیتەوە ڕەنگە ناچاربی لە شەعبی الله دەست پێ بکەیت کە جاری پێشوو باسمان کرد بەڵام ئەگەر بیت لە ڕووی تیۆریەوە مێژووی بوژانەوەی هەستی نەتەوەیی و نیشتیمان سازی و نەتەوە سازی بۆ کورد بگەڕێتە بۆ پێشتر من ناگەڕێمە سەر ئەدەبی یارسان کە ئەو دنیای میراتی گەورە ئیشمانتیان نەکردووە خۆ ئێرانی تورکەکانیش
لە میراتێک ئیشیان کردووە کە باو هەر باوی نەتەوایەتی نەبووە ئەوان بۆ مەسەلەن شاهنامەی فردەوسی ئەسڵەن شتێکی تیانێ باسی ئەوە بکا کە تۆ دەوڵەت نەتەوە دروستکەیت بەڵام تێگەیشتنی هاوچەرخانە لە مێژوو سوودی مێژوو چۆن سوود لە مێژوو وەرگری وەکو وەستایە کە ڕابردوویەکی مردوو زین و کاتەوە بە چاوی مێژووی هاوچەرخەوە سەری شاهنامەیان کردو بۆیە یارمەتی کەرسە خاوەکانی نەتەوە بێزەبە دۆکو چەولمەکەیان هەبوو ئەگینا وەستاکە لە سەردەمی تازای بۆی ڕۆشتووە ئێمە لە ئەدەبیاتی یارسانمانە لە ئەدەبیاتی کرمانجی باکوورە لە ئەدەبیاتی هەورامیەکانە لە ئەو ئەدەبیاتە زارێکی کە لە جاف و لە شارەزور و لە ناوچەکانی تری کوردستان و هەولێر وانەیە هەیە ئەگەر ئەمە لە هاکاریە ئەمانە زیینوکەیتەوە تەنزیکردنەکەی زۆر باش بوو کی ئەمەی حەل کرد مامۆستایان لەم تۆ ناوی سێ کەسە بەر زۆر زۆر دقیقە ئێمە خانیمان هەیە کە هەوڵی یاوە جۆر لە جۆرەکان ڕەچەشکێن بێ بۆ کورد بمبور سێ کەساتی سێ لەهجەی جیاوازیشن هەورامی و کرمانجی باکوور و سۆرانی کرمانجی بڵێن ئەگەر لە زۆنە حسابیکەی بڵێن گۆران و ژوور و خوارووە ئەگەر لە زۆنی حسابیکەیت کۆنتترینیان خانای خۆبادیە بەڵام ئەمە دیارە بە میراتێکی گەورە ئێمە پێشتریش هەمان ئەڵەتە ئێمە خەڵکانی ترمانەیە کە جۆر لە جۆرەکان لە چوارچەوەی کوردبوون نابیریان کردو بەڵام ناتوانین بڵێن ئەمانە کوردستانین بەڵام ناتوانانی بڵێ ڕەچەشکێنی بزنەوەی ناسیۆنالیزم بەڵام سەیری ڕەچەشکێنی خانیکە خانی کۆمەڵە بناغەدا ئەنەیە کە ئێمە ئەمڕۆژ هەریشتا هەر درەنگ نییە بگەڕێنەوە بووی یەکەم خانی ئەگەرچی خۆی ئەشعریە ئەحمەدی خانی ئەگەرچی خۆی ئەشعریە کەچی گلەیی ئەکا ینی لە شعرەکە گلەیی هەیە ئەڵێ خوایە من تیا ماوم آخر ئەشعری ئاتەن گلەیی نییە ئەشعری ینی معارەزەشن تیانی هەر مسلمان بەڵێ بەڵێ ئەم سنەی کە ئێستا لە ئێمە باوە گلەیی ئەکا ئەڵێ خوایە ئەزمامەژە حکمەتی خوددایە من لە حکمەتی خوا ماوم کورد بۆمە هەموو میرات و عەزەمەت و عەقڵەوە بۆ بەهیچ نەگەشتووە تەمەن ئەم پرسیار لەوە چێ بۆ ئێمەیە بۆ خوا نییە ئەمە بۆ ئەوەیە کە تۆ ببوژیتەوە بۆی کە تۆ بیرکەیتەوەمە لە خانیە حەڵقەیەک لە زەینە جۆر لە جۆرەکان کورد جێ ئەکاتەوە کە ئەڵێ ئێوە گیان لە هەر ناوە بە ناوی ئەڵێ تاجیک و توران یعنی تاجیک فارسە چکە فارسی ئەسڵ لە تاجیکە خۆ لە ئێران نییە تورانیش ئەم ڕۆم و تورک و ئەم میراتێکە لە ئەستەمبوڵەوە ئەو کاتە پەلی کێشاو هەم لە ڕێی کولتوری سیاسی دینانە بەڵێ تورکەکان بڵێن ئەگەر ناوی ئەمڕۆی بڵێن تورکەکان ئەڵێ لەم بینە ئێمە بووین بە بڵێ چۆنەڵێ لە بینی ئەم دوانەیە شێراوین ئەبێ خۆدیانی ئەم نەزەریە دائنێت ئەگەر خانی جوان تەرجمە بکرێت زۆر کۆنا دوای خانی ئێمە خانای قوبادیمانەیە خەڵکی ئێساڵی هەورامی کورد نییە لە خانای قوبادیە تەکمیلی ئەم حەڵقەیە ئەکرێت ئەڵێ يعني خلق وزن جگر خوێنی کەم کەسە کەوتێتی شام شەکرە وڵات شیرینترە بەڵام خانای قوبادی ئەڵێ ڕاستن مواچان فارسی شەکەرن کوردی جە فارسی بەڵ شیرینترن یعنی بە هەورامی بوونی خۆیان ئەنازێ بەڵام بە ئەسڵی کوردی سەیریەکە هەر لە سەردەمێکدا زمانی لەهجەی هەورامی لەهجەی ئەدەبی کوردی بەدڵنیایی بگرن لەهجەی دینی زۆرێکی لە کوردستانیش بووە کە ئەدەبیاتی یارسانی ئەوانش بووە لەناو حتا لە کۆتایی قەسیدەیەکی دوعا بۆ ئینەکە ئەڵێ من وشەی کوردستان بەکارێنێ ئەڵێ من تەواوم کردم قەسیدەیەم و خوایە من پارێزی ئەو من تەواوم کرد و بە ئیشی خۆم تەواوم لە دوای ئەوە قۆناغێکی سادەتر و جوانتر و ڕوونترمان بۆ دروستە بێت لە گۆرانەوە ئەگوازرینەوە بۆ لە کرمانج بۆ گۆران دواییت بۆ حاجی قادری کۆیی کرمانجی باشوور بەڵێ لە حاجی قادری کۆیە ئەگەر چی خۆدانزان حاجی قادر کە ئەچێتە ئەستەمبوڵێ پەروەردەی دنیای تازە ئەبینێت و ڕوونتر دەوڵەت نەتەوە تێگاوە نەکە هەر خۆی بێتە مەدرسەیە کە بەدرخانەکان پەروەردە ئەکا ئێمە بینین حاجی قادر بە عەمەل لە جەناب بەدرخانە تەجەلی ئەبێ ینی جەناب بەدرخان عەبدوڕەزاق بەدرخان جۆر لە جۆرەکان هەستەکەی حاجی قادرێکن بە عەمەلی ئەگەر ئەو بە نەزەری بوو بێت بڕۆسەری ئەفکاریان کە حاجی قادر تەنها لە شعرەکان نامێت لە شعرەکەیە هێندە سادەیە کاتەوە هەم بۆ مناڵان هەم بۆ خۆمان بە گەورە سنووری کوردستان ئەکێشێتەوە ئەو سنووری کە ئەمڕۆ ئێمە ڕۆمان نییە باسیکەین ئەو سنوورە گەورەی کە لە ڕۆستانیشی تایە حاجی قادر نظرەکان بۆیە بین جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردی لە ڕووی ڕۆشنگەریە و پێش جوڵانەوە سیاسەکە کەوتووە ئەمانە حەلکراون تر من باسیەوە ناکەم کە چۆن بۆ نمونە سەید تەها جەلال بەدرخان عەبدوڕەزاق بەدرخان عەفوو چۆن سمکۆ لە پیاوێکی بۆ نمونە زیاتر وەکو شکاکێک کارەکە بەڵام ئەبینی سەقافیش سمکۆ ئەگۆڕن لە بیستەکانە لە 1912ەوە کۆمەڵی گیاندانی دروستکات بە پارەی دەوڵەمەند و عەشایر ڕۆژنامە دەرەکات زۆر گرنگە ها ڕۆشنبیر چۆن توانی سیاسی بگۆڕێ و سمکۆ
تاکە میلادگری شعبڵان هەریەکە داوای سەربەخۆییشە کرد بەڵام بە پێچەوانەوە تۆ بین لە دوایەوە بینی بزودنەوەی ڕزگاری خوازی کورد ئەگەرچی لە جیهانی سێشایە هەمویان داوای سەربەخۆیەکەن کەچی لە کووردا ئەم میتۆدە ئەمێنێ داوای ئۆتۆنۆمیەکە و ئێستا پێتوانێت کورد لە دوای شکلگرتنی دەوڵەت هاتووە بۆیە ئەوانتر پێش شکلگرتنی دەوڵەت داوای سەربەخۆیە ئەرمینیا جواب بوون کاکسۆنا ئەرمینیاش لە دوای شکلکردن دەوڵەتە دەوڵەتیان دروست کرد خۆ ئەزربایجان 92 ینی شکڵەگرێ وەکو وانی ینی تۆ ئەتوانی ئەگەر بتێوێ ئەگەر وەکو زانی و سیوایە یەکێ بیاوێکێک لە ناو بەرێت بە دوای بیان و دین و کلتور و نەزانام چی ئەگەڕێ بەڵام خۆی لە ئەسڵارەوێ ئیشەکە بکات زۆر باشە دکتۆر من ئەمە کاتمان کەم ماوەڵانە هەر 5 دقەیەکمان مابێ ئەمێ بگەڕێمەوە بۆ سەدەی 21 لە دوای بڵین قازی و حرەکەتی ئێران بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بە قورساییەکی زۆر هێتە ناو باشووری کوردستان هەر لە پەنجاکان لە شەستەکان جوڵانەوەی سیاسی بۆ ڕاست پێت وایە لێرە چیمان کردویانی ئێمە شەر هەمان ئەو عەقڵە ئۆتۆنۆمیە بچووکەمان بەکارهێنا ینی لەو چێسە جەوی سیاسی و جەوی قەیرانی دارایی و ئابووری وای لێ کردبێ ئەم قسانە ئەمڕۆ نەبیستێن بەڵام ئەگەر سەیری وێنە گەورەکە دوای هێمە سەر کوردستانش بەس 2 دقە ئەمەمان بێ بزودنەوەی ڕزگاری خوازی باشوور کەم بزودنەوەیەکە ینی میراتێکی گەوری لە بەردەسایە ئێمە ئەبینین لە بیستەکانە جوڵانەوەکە چەند ڕاستە چەند ئاراستەیتایە لە هەڵەبجە و بیگرێتە ئاگاتە سلێمانی و ڕانی و کێوکێوانە ئەم جوڵانەوەیە بەبێ کۆڵان پێت وایە مەسەن شێخ محمودی نەمر نەتەوایەتی بووە بەدڵنیایی شێخ محمودی نەمر بزوتنەوەیەک بووە لەسەر ئەساسی کوردبوون شۆڕشەکی هەڵگیرستان و ئەگی ناکە کسۆران ئەمە تۆ زوڵمە ئەکەین لە ئەم سەرکردانی خۆمان شێخ عوبەیدوڵڵا شێخ محمود قازی ئەمانە بەبێ کوردبوون پێش جوڵانەوەکان دوای کوردبوون گەورەتر بوون بەبێ کوردبوون دەستکەوتی باشتر و زەوی باشتر و ژیانی باشتر یان دەسەکەوت مەسەن شێخ محمود چییە جۆگە ڕۆژتایەتە بەغدا لەوە چ لانی کەم سەرۆکی پەرلەمانە بوو ئەندام پەرلەمانە بوو سەرۆکی کوتلەیەکە بوو بۆ ڕەفیقەکانی نەبوون ئەوش لە نەقیبەکان نییە من ئەمە بۆ پاساو نییە بۆی ئەتباعەکانیشی بوون نەک ڕەفیقەکان ئەتباعەکانیش ینی تۆ زانی نەقیب خۆ پلەی نەقیبی سەربازی نەقیبی نوقەبا یعنی سادات و ئەوانەیە ئەو لە عوسمانەکانەوە پێشتری ژەروەری گرتووە ئەمە لەگەڵ ینی قابل عەبدوڕەحمان نەقیب شتێک وەرگری ئەم نەیەتوانی شتێک وەرگێ ئەکرا ئەگەر بیر لە کوردبوون نەکردایەتەوە زۆر زیاتر دەسەکەوت لەوانەیە کە ئێستا لە بەغدا هاواری عێراقی بوونەکەن بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە ڕووی کلتوریە و مافەکانی تا ڕادەیەک جێگیر کرد لەوەی کە مانەوەی کوردی قسەکردن و کوردی نووسین تەنها لە باشووری کوردستان مایەوە ئەگەرچی بەرزونزمی زۆری بینیوە ئینشقاقی زۆری بینیوە مۆدلی باشی جوانی پێش کردووە سەر ڕایەوەی کە مۆدلی خراپیشی پێش کردووە بە کورتەکەی من بڵێم باشووری کوردستان ئێستا مۆدلەکە هەم بۆ کەوتن زۆر مەترسیدارە ئەگەر هەڵەیە بکە هەم بۆ سەرکەوتن دوای ئەم تەجربەی هەرێم بەس پێش ئەوە حەزەکەم لە پێش حکوومەتی هەرێمیانی ئەو شۆڕشەی کە بوو بەڵێ مانەوەی زمانی کوردی لە عێراقە پێت وانە مەسەلە زۆعفی عێراق بوو زۆرتر کە عێراق خۆی دەوڵەتێکی دروست کراوە نەک دەوڵەتەی ئاسیلی چونکە ئێستا لە ئێران تاکو ئێستاش لە ئێران و لە توران یاخود لە تورکیا بەڵێ ڕاست خۆی ئیدعایە وڵاتانی کە ئەڵێن زۆر قۆڵین هیچی وانێ دوای بۆی دروست کراوە هەمویان خۆت زانی میراتی ئیمپراتۆر لەسەر لم ئیشەکە لەسەر هەوێ ئیش ناکە هەردوو لایەن بەڵام ڕاستە تۆ قسەی کرد بە زۆرە ڕاستە من ئەوەی خلافیتیانێک کە عێراق زەعیفترە لەوان بۆیە توانێتی بۆیە ناچار کراوە مافەکان بە بەڵام هیچ دەوڵەتێک نییە لە دنیای بێ بڵێ مامۆستا تۆ کوردی بە کوردی قسە بکە تۆ لە ئەمریکا شابی ئەگەر خەبات نەکەی ڕەشەکان ببورن ئەو شەم بەکارنا ڕەگەز ینی ڕەنگ جیاوازەکانی بزنەوە ڕەنگەکانی ئەمریکا لەوانی کە ڕەنگیان ڕەشە و لەوانی کە بەڵام خەباتیان نەکردایە هەر لەگەڵ دیسان بداوی لێبردنەوە هەر لەگەڵ ینی لەگەڵ سەگا یەک جۆر مامن لەگەڵاکە نیان هێشت بچنە ناو کەواتە ئەمریکای بۆ دیموکراتیە کە مافەکە نەیە تۆ خەبات نەکەیت بۆ بەتەمای عەرەبێک تورکیەک فارسی ئەم مافە بە زەختم لێکە نەڕەن دوو سێ دەقەمانەوە ئەم پرسیارە زۆر گرنگە بەلامەوە بە کورتیانی دروستبوونی هەرێمی کوردستان وەک قوارەیەکی فەرمی دەستوری لە هەرێمی کوردستاندا لە ڕووی سیاسی و کلتوریشەوە چ دەورێکی بوو لە هەر چوار پارچەکەی وەریگری ئەگەر بزودنەوەی ڕزگاری خواست بە شکست و سەرکەوتنەکانی سەری وەریگریت بزودنەوەی ڕزگاری خواست ئێستا ئەگەر چی بەدڵیشمان نەبێت تۆپی دەستکەوتەکانی لە هەرێمی کوردستانایە یعنی هەم ئەرک هەم ماف هەرێمی کوردستان بریتە لە نەتیجەیەکی گەیوتر لە پارچەکانی تری کوردستان ئەم نەتیجە یەکەم بە دیفاکتۆ خۆی ئیسپات کرد لە 91 تا 2003 لە دوای 2003 نەگەڕایە دوایەوە خۆی کردە ناو دەستوری عێراقیەوە
بغض النظر ئەوەی ئێمە دەسووران بەدڵنیا بدڵمانە ئێمە توانیمانە دەواازەیەک بکەینەوە کە ئەم دەواازە یاسایی ئەمڕۆ ببینە تێگەی قۆنسڵێک تێگاکە گەر سەرۆکی حکوومەتی هەرێم یا حزبێکی هەرێمی کوردستان دیفاع لە مافی کورد بکە زووتر لی تێگا تا جوڵانەوەی بزنەوەی ڕزگاری خواز لە ڕۆژهەڵات یا لە باکوور لەوێ هێشتا هەر یاخی بۆکانی جارانن لە کاتێکە یاخینین ئەمانە بزنەوەی ڕزگاری خوازین هەرێمی کوردستان دەستکەوتی گەورەیە و من زۆر بە توندی ڕەخەن لەو ئیتیجا ئەگرم کە باوەڕی وایە بزنەوەی باشوور بە تەواوی شکستی هێناوە و ئەبێ لە ناوچێت ڕووکەن بە پێچەوانەوە نەخێر ئەم بزوتنەوەیە بەرهەمی سە ساڵی ڕابردوو لێرا چڕ بەس ئەمە چاوەڕوانی زیاترمان هەیە بە دڵنیایی چاوەڕوانی زیاتر ئەو شتێکی ترە ئەگەر تۆ دقت بی داین دەوڵەتی ئەرمینیا سێرکە تورکیا سێرکە لە بیستەکانە چۆن بووە ئێستا چۆن بووە بۆ خەڵک لە ئەسمەدینەوە گلەی نان و بژێوی نەبوو گلەی معاشی نەبوو بۆ خەڵک لە تاتورک مشکلەی نانی نەبووە بۆ خەڵک لە ڕەزاشایە برسێتی نەبوو بۆ پەتاکانی سەدەمی ڕەزاشان نیوەی ئێرانیان لە ناوبرد ینی ئەمە مانای ئەوەیە کە نابێت دەوڵەت ما یەک شتەیە کە ئێمە تێکەڵ یەکەین بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە تەجەلابوونیە لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستانە باوەڕی وایە کورد ئەبێ یەکگرتوو بێت تۆ وەکوای تۆ بڵی وەرە باو شیعە و سونە بکەم بەیەک هەتا هەزاران ساڵی تریش بەیەکەوە من شیعە و سونە قەت نابن بەیەک یعنی ئێمە نامانەوێ یەکێتی و پارتی ببن بەیەک نامانەوێ باکوور و باشوور یەک بگرن خانی حەلی ئەمەی زۆر جوان کردووە خانی لە هیچ شوێنێکا ناڵێ کورد با یەکگرتوو بێت ئەڵێ کورد با ئیتیفاقکە ئیتیفاقکردن بریتێ لە دروستکردنی دیسکۆرس بریتێ لە دروستکردنی گوتار ئەم گوتارە کە بریتێ لە میراتی واتایی ڕابردووی کورد کە مردووە زیینویە کاتەوە لە ئێستا ئەکرا بە گوتارێک ئەکرێ بۆ دەرەوە ئیتیفاقین بۆ ناوە ملبانی خۆمان بکەین بەداخەوە کاتەکەمان کورتایەت فشارم زۆرە خەنە سەر دەستان خۆش خۆش بینەرانی بەڕێز بەم شێوە هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەیە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەردی مەهدی تا ئەڵلقەیەکی تر و میوانیشتر خواتان لەگەڵ زۆر سپاس دکتۆر.